تا سەرکۆمار هەڵ نەبژێردرا بوو بەردەوام شیعایان و خەتای کوردە نایڵن حکوومەت پێک بێت دەی باش ئەوە سەرکۆمار هەڵبژێردرا و سوودانیش ڕاست پێردرا حکوومەتەکەی پێک بهێنێ بەڵام خێری پێوە بێ بابزانین ئەگەر ئەم حکوومەتی ئەم هەموو مەتحوسەنایەکەن دوایی بزانین دەبێتە ئەوەی کە بتوانێ شیعە و سوننە و کورد هەمویانم بە یەکەوە لە یەک هەڵپەرچێدا ڕێک بکەونەوە هەمووشیان گۆرانی بە باڵی عێراق بڵێن یان نا چێ دەڵێ وەکو سەردەمی مالیکی و عەبادی نابێ لەسەر ئەم بابەتانە میوانێکمان لەگەڵدا قسەی زیاتری لەگەڵدا دەکەین و پرسی زیاتریش دەکەین میوانەکەمان زۆر بەڕێز مەسعود حەیدەر ڕاوێژکاری سەرۆک بارزانی ڕاستە و خۆل لە ئەستۆدیۆ ژووری هەواڵ لە لامان میوانە کاک مەسعود زۆر بەخێر بێن گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان زۆر باشە با لە پۆستی سەرکۆمارەوە دەست پێ بکەین بۆ خۆ دەزانی بەگرە و بەردەیەک بوو ئەو سەری دیار نەبوو پارتی دێ و دەبێ هی ئێمە بێ چێتیەوی هی ئێمە بێ دوجار کەسێک هەڵبژێردرا دکتۆر عەبدولەتیف ڕەشید بوو بە سەرکۆمار بەڵام ئەوەی سەیرە ئێستا نە پارتی نەیەکێتی هیچ لایەنشان خۆی ناکەن بە ساحەبی ئەویانە لێ هی ئێمەنێ ئەو لاژڕەنی هی ئێمەنێ ئەی خۆمە هی جەماعەتی قەیس خەزعەلی نییە هەر بەڕاستی سەرکۆمار لەکێ لە پارتییان لە یەکێتی بەڵێ زۆر سپاس خۆی مڕەشەحی فەرمی برادرانی کێتی نیشتیمانی کوردستان دکتۆر بەرهەم ساڵح بوو باشە و هەتا ئاخر لەحزەش لە ناو پەرلەمان کە دەنگیاندا ئەوانە ئەوان ئیشان بۆ دکتۆر بەرهەم کرد و فراکسیۆنی کێتی نیشتیمانی کوردستان دەنگیان بە دکتۆر بەرهەمدا بە پێی ئەو 99 دەنگەی کە هەیە چونکە پارتی دموکراتی کوردستان سیادە سنەکان و دەوڵەتی قانون و ممکنە بەشێک لە ئیطاری تەنسیقی تر بەشێکی تر کە لە ئاسی ئەفرادا بوو دەنگیان بە دکتۆر لەتیفدا واتە برادرانی کێتی دەنگیان بە دکتۆر لەتیف نەدا یەک حقیقەتێک هەیە ئەوەی کە مهم بوو لە هەڵبژاردننی سەرۆک کۆمار ئێرادەی کوردی دیاری کرد کێ پێویستە ببێتە سەرۆک کۆمار و کوردێک بێ ڕاستە دکتۆر لەتیف ڕەشید 40 ساڵە کادری یەکێتیە وەزیر بووە لەسەر حسابی یەکێتی نیشتیمانی کوردستان هاوڵزاوای بە ڕەحمەت بێ مام جەلالە بەڵام قەراری دانانی ئەو وەکو سەرۆک کۆمار قەرارێکی کوردی و لەلایەن مەرجعیەتی سیاسی کوردستانە بوو کە جەنابی سەرۆک بارزانیە ئەوە بەنسبەت پارتی دموکراتی کوردستان و جەنابی سەرۆک بارزانی لە هەموو شتێک گرنگتر بوو و تەجروبەی 2018 دووبارە نەکرایەوە کە پێکهاتەکانی تر ئەبێ ئەم بابەتێک لە ینی کەواتە ئێستا دکتۆر لەتیفی یەکێتیە پشتی یەکێتیە بۆیە منە پرسیارەکەم چونکە ئەوسا وەزارەتەکان بەپی خاڵەکان بەڵێ ئێستا ئەمڕۆ کە جەنابیان سەرۆک کۆماری عێراقن ئەمڕۆ کە هاتەوە سلێمانی خۆی تەسریحی داوە ئەڵێ من لەسەر پشکی یەکێتی نیشتیمانی کوردستان بوومەوە سەرۆک کۆمار بەڵام جەنابی سەرۆک بارزانی ئەو بڕیارەی دا کە ئەو نوێنەرایەتی کورد بکاو و لەسەر ئەو ساسا کە کاکڕێ بەرەحمەد لە کاندید بوون کشایە زۆر باشە کاک مەسعود بۆ خۆ دەزانی ئیتر وەختی ئەوە هاتۆ لە عێراق من باس دەکەم بزانین جا چەندێ بەرکوور دەکەوێت ئێستا ئیتر وەختی لە توپەتکردنی کێکەکەیە ئەمەیان مهمە لە نێوان هەموو لایەنە سیاسیەکە جا نازانین ئەمە بەچە خۆی احتیادیە بەچە خۆی مەتبەخە یاخو بە شمشێرەکەی زولفەقارە بە 60 کورسی کوردەوە هەمووی کە لە پەرلەمانن چەند وەزارەت بەرکوور دەوێت 4 کورد هەمووی بەشداری حکوومەتەکەن ناکە پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان بەشدارن عەلا کولین پێویستە پشکی کورد 20% بێ ئێمە ینی پێمان وایە کە پشکی کورد دەبوو 5 وەزارەت بێ وەزارەتێک دراوە بە سونەکە بە مەسیحەکان وەزارەتێک بە تورکمان عەلا کولین بۆ کورد 4 وەزارەت دانراوە و من ڕەئی شەخسی خۆم دەبوو وەزارەتەکانی کورد نەوعەتەکانی شێوازێکی تر بەڵام ئەمە سیاسەتە و تەفاوزە لەسەر زەوئی ئەوەی کە ئەو معلوماتی کە من هەمە خارجیە و ئەعمار و داد و بیئە دانراوە بۆ کورد و هێشتا لە ناوماڵی شیعە خۆشیان ئیشکالیەت هەیە لەسەر تەوزیعەکان بۆی احتیمال لە ڕۆژی شەممە هەموو کابینە وەزارێکە ئەگەرکو ڕێکەوتن نەکرێت لە ماوەی سبەینی و تا ڕۆژی شەممە ڕێکەوتن نەکرێ ممکنە هەموو کابینە وەزارەکە دەنگی لەسەر نەدرێ هەندێک وەزارات هەیە بمێنێتەوە تاوەکو ڕێکەوتنی لەسەرەکرێ بەڵام فی کولی الأحوال نیوە زیاتری حکوومەتەکەی سوودانی ڕۆژی شەمەی داهاتوو دەنگی پێدرێت ئێستا تۆ مەسەلەیەکی زۆر گرنگت وەروژاند و هێشتا ئەوان بۆ خۆشیان ڕێک نەکەوتون باشە زۆر مەتحوسەنای ئەم حکوومەتە ئەکرێ هەرچی ڕاست دەبێت و دەڵێ ئەم حکوومەتە ئیترە من لە عاسمانەوە هاتووە و
هەرچی کێشەی عێراقا چارەسەرێکە هیچ مشکلێکیشمان نابێنێ باشە ینی بەڕاستی ئەم حکوومەتە هەر درێژکراوە حکوومەتەکانی پێشوونیە فەرقی ئەم حکوومەتە و مالیکی و عەبادی و پێشتر چی هەر عینیشتە ئیتر بۆ ئەم حکوومەتە ئەمەنە موهیمە ئەتوانێت هەرچی کێشەی عێراقە چارەسەریکە بە کێشەی کوردیشەوە ئەگەر واقعبین بین بڕۆ ناکەم چارەسەری هەموو کێشەکان بکە بەڵام یەک شتێک هەیە ئێرادەی سیاسی بۆ چارەسەرکردن مهمە و سەرۆکوەزیران چەند بەهێزیش بێ ئەگەر کوتەلی سیاسی لەسەر بابەتە سیاسیەکان پابند نەبن بەو ئیتفاقە سیاسی کە کراوە مەسەلەن ئەوەی کە پێوەستە بە دروستکردنی دەولەی فیدرالی و مەجلیسی ئیتحاد و چارەسەرکردنی کێشە اقتصادیەکانی نێوان هەرێم و بەغدا مادەی 140 ئەگەر باسی هەرێم و بەغدا بکەم یان ئەوەی کە پێوەستە بە هەیئەی موسالە و عەدالە و ئاوەدانکردنەوەی محافظاتی سنی و دەرکردنی یا دەرچوونی هێزە چەکدارەکان لە مەرکەزی شارەکان بۆ دەوروبەرش ئەمانە ئێرادی سیاسی ئەوێ ئەگەر کوتەلی سیاسی و قیاداتی سیاسی لە ناو ئیطاری تەنسیقی پاشگەز ببنەوە لەو تەفاهماتی کە کراوە سەرۆکوەزیرانیش ناتوانێت هیچی پێ بکرێ و ئێمە دایماڵێن العبرة في التنفيذ عبرة لە جێبەجێکردنە تۆ لەسەر ئەساسی نیەتی باش ئەم ڕێکەوتنە کراوە عبرەت لە جێبەجێکردنەکە زۆر چاکە کاک مەسعود لە سیاسەتدا بۆ خۆ دەزانی ینی نیەتی باش و خراپ نییە ڕێکەوتن هەیە بەنسبەت کوردەوە دەڵێم ڕێکەوتنتان لەگەڵ چوارچێوەی هەماهەنگیە ئەزمموی زۆر ناخۆشمان لەگەڵیانە هەیە بە نووسین کردوتانە یا هەر ڕێکەوتنی نانە بە نووسین ئەمن لای ینی کەسێکی کە مطلع و خۆی لەناو حکوومەتەکەی من اتفاقەکەم بینیوە و ئیطلاعم هەیە لەسەری تەوقیع کراوە و محاوری ئەساسی سیاسیە بەرنامەی حکومیە و جان بەفەنێکەشێتی ئەو ئیشکالاتانەیە کە هەیە لەناو دەوڵەتی عێراقی یعنی ئێمە لە چوارچێوەی دەوڵەتی عێراقا هەرێمێکی فیدرالین دەستور حاکمە بۆ هەمومان و بنەمایەکی ئەساسیە و لە ناو ڕێکەوتنەکە ئاماژە بە هەرچێ ئەو ڕێکائیزانە کراوە کە جەنابی سەرۆک بارزانی زۆر تاکیدی لێ کردوێتەوە شەراکە و تەوافق و تەوازن تەوافق لە تەشریعات شەراکە لە داڕشتنی سیاسەتی دەوڵەت و ئیدارەی دەوڵەت و تەوازنی پێکهاتەکان کە کورد ئەبێ لە ناو مؤسساتی دەوڵەتە وجودی هەبێ ئەمە ئەگەر ڕنگدانەوەی نەبێ بێگومان حکوومەتی بەڕێز شیعە سوودانی سەرکەوتو نابێ و ناتوانێت چارەسەری کێشەکانی ناوچە شیعەکانیش بکە کە خزمەتگوزاری ئەساسیەکانە بۆیە ئەوەی ئێمە من خۆماوەی ڕابردوو لە بەغدا بووم ئەوەی تێبینیمان کردووە ینی تەکیدیان کردوێتەوە لە پەیامەکانیان بۆ جەنابی سەرۆک بارزانی کە ئیرادەیان هەیە بۆ معالەجەکردنی جەوهەری جارێکی تر تەنها خەریکی ئەوەی خۆیان و تەضمید جراح ناکەن بەڵکو چارەسەرێکی بنەڕەتیەکەن و تحملی مەسئولیەتشەکەن باش کەواتە ئەم جارە ینی من دەمەوێت ئەمە بزانم بەڕاشکاوی ئەم جارە کورد هەر بەشداری ناکە ینی ینی شەریکە ئەگەر وانە بوو پەشیما بوون ئەیخۆبینیمان مالیکی هێزی دیجلەی دروست کرد مەعاشی کوردستانی بڕی عەبادیش هات لە ڕەشەکانی لەبەر کرد و هات بە کوردی وت مخەریبوون ئەوانە لە یاسا دەرچوون ئەگەر وا دەرچوو کورد هەڵوێستی چییە بێ بەڕاستی ئەمە ڕوونکردنەوەی و ڕێگە بێ بزانین چیەکەین شتێکی زۆر مهمە یەکەم ئەبێ بە تەسەوریم ئەبێ قەنەواتی پەیوەندیکردن ئەگەر باسی نێوان هەرێم و بەغدا بکەم ئەبێ ئەم قەنەواتانە نزیکتر بێ و سەریعتر بێ و پێویستەکات ئەدەواتەکانی ئێمەی کورد لە بەغدا بۆ جێبەجێکردنی سیاسەتی کورد و داواکردنی مافەکانی گەلی کوردستان و بەدەستێنانی ئەم مافانە ئەبێ ئەو ئەدەواتانە باش بن و فعلا بابەتەکان چۆنە وەکو خۆی بگات بە جەنابی سەرۆک و بە قیادەی کوردی و بە قیادەی پارتی دیموکراتی کوردستان و هەر کاتێکیش ئێمە لە ڕابردووشە ئەم حالەتانەمان بینیوە لە حالەتێکدا ئەگەر حکوومەتی عێراقی و ئەو شوورەکانە خۆیان دزیەوە لە جێبەجێکردنی ئەو پێمانە ئەو کات عەرە بڵێ لكل حادث حديث زۆر باشە ئەگەرچی پرسیا زۆر بوو کاک مەسعود دیارە کاتمان هەرەوەندە بوو زۆر بەڕێز مەسعود حەیدەر ڕاوێژکاری سەرۆک بارزانی لەکسپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سپاس بۆ ئێوە شەوتان باش